باسی چاکسازیمان بۆ دەکات مەسیفێکیان لە خۆیان تاپۆ کردووە بە تەواوی مەسیفێکیان لە خۆیان تاپۆ کردووە بە تەواوی خەڵکیش بستێک تەنها یەک بست بستێک تەنها یەک بست بستێک تەنها یەک بست زەوی نییە بشتە ناوی خەڵکیش بستێک تەنها یەک بست زەوی نییە بشتە ناوی کوڕ و براو ئامۆزا و مام و خاڵ و عەشیرەت گشت کوڕ و براو ئامۆزا و مام و خاڵ و عەشیرەت گشت کار بەدەستی وڵاتن کار بەدەستی وڵاتن ماوەتەوە بۆیان پشتا و پشت ماوەتەوە بۆیان پشتە و پشت خوایە ئەم زوڵمە قبوڵ نەکەی لە ئال جەلال و ئال مەسعود خوایە ئەم زوڵمە قبوڵ نەکەی لە ئال جەلال و ئال مەسعود وەک ماڵەکەی سەدامیان ماڵیان بکێ فەرموود گرتبوونەی ئەمڕۆی مامۆسایان و فەرمانبەران و سەرجەم چوون و توێژەکان پایامێکمان هەیە ئەویش بۆ حکوومەتی بەناوی هەرێمی کوردستان کە لە دوێنێ و پێرەوە بەرنامەیەکی بەناوی چاکسازیان ڕاگەیاندووە کە دەستبردنە بۆ قوتی خەڵکێک کە مستحقی ئەوە نییە موچەکەی کەم بکرێتەوە دەرامەتەکەی کەم بکرێتەوە ئەوان پێویست بۆیە چاکسازیان لە بوارەکانی نەوتە بکرا لە بوارە سنوورەکانە بکردایە لە داهاتی ناوخۆ و کۆمپانیەکانی خۆیاندا بکردایە بەڕاستی ئەمەی کە ئەوان ڕایان گەیاندووە بەناوی چاکسازی ئەو پەڕی کەرامەتیکردنە بە خەڵک ئێمە پەیامی ئەمڕۆمان ئەوەیە وەکو سەرجەم توێژەکان ئەم چاکسازیە قبوڵ ناکەین ڕەدی ئەەکەینەوە و بەردەوامە بین لەسەر ناڕەزایەتەکانمان کۆڵ نادەین هەتاوەکو چاکسازیەکە بە شێوازێک بێت کاریگەری لەسەر چینی خوارەوە چینی فەرمانبەران دروست نەکات. ئێمە دەمێکە داواکەین کەس گوێمان لێ ناگرێت ئێستا داوای هەڵۆشانەوەی حکوومەتەکەین پێکێنانی حکوومەتێکی تەکنۆکرات ئایا لەگەڵم خاڵەیان کە بەردەوام بین لەم داواکاریەمان تکایە دەست بەستکەرەوە مامۆستایان ئامادە بووان بەڕێزان لێرێک گفتوگۆ کرا هەموو کەس پێشنیاری کرد شتێک نییە بەناوی حکوومەت لە ڕاستی حکوومەت نەماوە ئەوە ئێمە هێشتا ینی ئەو غیرەت و توانامانە نییە ینی لایەن بەرین ئەوان تەواو تەسلیم بوونە پەیامانەوەیە کە چیتر یاری بە قوتی فەرمانبەران نەکەن چیتر داهاتی وڵات لە خزمەتی هاوڵاتیان نابێ لە ڕاستیە مڵکی خۆمانە و داهاتی خۆمانە وەکو دەوروبەرمان ئەوەتانێ بەغدا ئەبینین سەرڕای ئەو هەموو بشێوی و ئەو هەموو فەوزایە یەک مانگ یەک ڕۆژ موتە دواناکەوێ ئێمەش تەنهاوە داهاتمانە فەرموودەی داواکاریەکانمان فەرمووەتانێ هەموو ڕۆژی هاتوچۆی بەغدا ئەکەن ئەڵێ ژنمارە بڕن